ئایا جەنگە گەورەکە دەگاتە عێراق؟ چارەنووسی وڵاتە ماندووەکە چی دەبێت؟ کورد چاوی لەوەیە ئەو شوێنانە بگرێتەوە کە لە 16 ئۆکتۆبەر لە دەستیدان. سەرۆکوەزیران و بەرپرس و سەرۆکی هێزە شیعیەکان لە هەمووان زیاتر خەو لە چاویان تۆراوە و پێیان وایە پریشکی جەنگی فەڵەستین، لوبنان، سووریا دەگاتە عێراق و گۆڕانکاری گەورە بە دوای خۆیدا دەهێنێت. هێزە شیعەکانی هاوپەیمانی ئێران پێشتر پشتیان بە هەڵوێستی توندی ئێرانیەکان و حیزبوڵڵا و نەرمی مامەڵەی ئیدارەی بایدن قایم بوو. بۆیە زوو ڕەتڵێک موشک و درۆنیان ئاراستەی بەرژەوەندیەکانی ئیسرائیل و بنکە ئەمریکیەکان دەکرد. بەڵام لەگەڵ دروستبوونی ئەم دۆخە نوێیە و کوژرانی گەورە بەرپرسانی حەماس و سەرکردە باڵەکانی حیزبوڵڵا و لێجان لە نێودڵی ئێران ئیدی پاشەکشە دەکەن و وەکو جاران دەنگیان دلێر نییە. محەممەد شیع سوودانی و قاسم عەرەجی بەرپرسی دەستگای یاسایشی نیشتمانی شەو ڕۆژیان خستۆتە سەر یەک و بەردەوام دەگەڕێن و مەترسیداری دۆخەکە بۆ لایەنەکان و بەرپرسی گروپە چەکدارەکان دەخەنە ڕوو دەڵێن جەنگ بگاتە عێراق، ئەنجامەکەی بۆ کەس باش و ئیجابی نابێت. بە پێچەوانە شیعەکان کورد و سوننە ورتر و ئاگایەنەتر چاودێری دۆخە هەستیارەکە دەکەن، بەتایبەت کە ماوەیە جەنگۆی گەڕانەوەی بەعسیەکان یاخود جەنگۆی دووبارە دروستبوونەوەی گروپە شەڕکەرە سوننەکان و ڕێکخراوە قەدەغەکان زۆر بڵاوە. کورد چاوەڕێیە گۆڕانکاری نوێ لە ناوچەکەدا بێتە ئارەوە و لانی کەم بەشێک لە مافەکانی بۆ بگەڕێتەوە یاخود دەستی بگاتەوە بەو ناوچانەی کە پێشتر لی سەندرا بوونەوە. هەرچی سوننەشە چاویان لە دروستبوونی دۆخێکە کە بیان گەیەنێتە حاڵەتی خۆبەڕێوەبردن یاخود نیمچەیەک لە سەربەخۆیی و ڕزگاربوون لە بندەستێت و چەپۆکی شیعەکان. ئێوارەی دوێنێ پۆڵات جان یەکێک لە سەرکردە دیارە کوردەکانی هێزەکانی سووریای دیموکرات ڕاگەیاند پێویستە کوردی باشوور بە وریایی و عاقڵانە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکەن و زووتر خۆیان ئامادە بکەن بۆ گرتنەوەی ئەو ناوچە و شارانەی کە لە 16 ئۆکتۆبر لیان زەوت کراوە لە نمونەی کەرکووک و مووسڵ و دیالە. پۆڵات دەڵێت بەهۆی هێرشی گروپە سوننەکان و هەوڵی ئازادکردنی ناوچەکانیان بۆشایی ئەمنی دروست دەبێت و شیعەکان دەگەڕێنەوە جێگای نفوزی خۆیان، بۆیە فرسەتێکی گەورەیە بۆ کورد تا بگەنەوە ناوچەکانیان. فایق شێخ عەلی چاودێری سیاسی عێراقی دەڵێت دۆخێک دروست دەکرێت کە بەعسیەکان و پاشماوەی بنەماڵەی سەدام بگەڕێنەوە بۆ بەڕێوەبردننی لانیکەمی ناوچەکانی خۆیان ئەگەر نەکرێنەوە بە حاکمی مطلقی وڵاتەکە. هەموو ئاماژەکان بەوە ئاراستەیان کە ئەم جەنگە نوێی سووریا و لوبنان گۆڕانکاری گەورە لە نەخشەی ناوچەکەدا دروست دەکاتەوە و خێرایی گۆڕانکاری و هاوسەنگی لە شەڕەکەدا هێندەی تر پێشبینیەکانی قورستر کردووە. بەڵام ئەوەی دیارە ئەوەیە کە ئەم جەنگە سەری شیعە دەخوات و هێندەی تر لە قاڵبیدا.